ڕمبەیەکی زۆر بەشی دەرهات زۆر یعنی وای لێ خانۆکە هەموو دەرکە و پەنجەرە لەرزانەوە. من لە گەڕەشی کەنیسپیکەم کە لێرە درۆنێک یاوێتی بە ستاری ئەم ماڵەدا کە زیانێک بەر سەربانەکەی کەوتۆ بەڵام وەکۆی کە باز دەکرێت زیانی جانی نەبووە. ئەم دای لێرێدای جان سڵاو لێ بێ کاتژمێر چەند بوو ئەو بابەتە ڕوویە؟ وەڵی تقریبان چوار دەبوو چوار ئاشتێک. گوتان لە چی بوو؟ چی وڵی ڕمبەیەکی زۆر بەشی دەرهات زۆر یعنی وای لێ خانۆکە هەموو دەرکە و پەنجەرە لەرزانەوە. کەسان زیانتان بەر نەکەو؟ نەوەڵا کەسمان من دەبوو خۆم ژوورەوە بوو مناڵەکە مندا بوو کەسم لە پەنادا بوو ئەوەکانی کەسم لە دەوا من هەروەڵار خۆشم ئەو مناڵە بووین لە خوارەوەش مناڵی کوڕەکەم کوڕ و کچێکی لەوێ بوون بۆ خوان کوڕەکە لە هینە دەوامە. چیتان بینی کە هاتنە سەرەوە؟ درۆن بوو چی بوو؟ ئەوێ ڕاستی بێ من نەمتوانی بێمە سەرەوە ئەژنۆم شکان نەمتوانی بێمە سەرەوە تەلەفۆنم بۆ کچەکەم کرد بەهانی هات تم چۆ سەیرێکی سەرەوە بکەدا خۆت چی لێ هاتووە کە هاتە خۆرەوتی وەڵا دایکە هەر هیچی پێوە نەماوەتم چۆنتی وەڵی ئاو پینەکانی بەو دێدا ڕۆشتون و کراوەکەمەوە هاتۆتە خوار شوشەکان لە چارقاتیەوە هەمووی هاتۆتە خوارەوە. ماڵەکانی دەوروبەرتان زیانیان بەرکەوت؟ نەوەڵا بەس پارچە ڕۆیشتە بوون پارچەی هینەکان ڕۆژبوون بۆ بەر دەرگای بۆ لای سایارەکەیوان بەس زەریدیان بەرنەکەو بوو. بە هیوای سەلامەتی دایە گیان زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەگەر ئەو کارمێنەکەم گوێزێتەوە ئەو زیانی بەرەب خانوە کەوتووە کە دیەتی بەم ستاری خانوەکەدا کە ستارەکە ڕووخاوە و شتشی ئەو تۆی لێ نەبووە لێرە تاکو زیانی بەرکەوێ بەس وەک باز دەکرێت کە زیان بەر سەقفی خانۆکە گەیشتووە کە ماڵێ لە کاتی نوێژی بەیانیدا ئەم بابەتە ڕووی داوە کە لێرە ئەوەی کە هەیە چەند پارچەیەک بوونی هەیە ئەم پارچانەی ئێرە کە ماڵەکە کۆیان کردووەتەوە ئەم پارچانەن کە پارچەی قورسن لێرە بەڵام تا ئێستا لایەنی فەرمی ئەمە یەکلایی نەکردوێتەوە. کاک شاهۆ ئەم بابەتە درۆن بۆ یاخود موشک بۆ کەیت؟ من ناتوانم ئەو بڵم چکۆ بەڕاستی لە پسپۆڕی منان نییە بەڵام بە هەر حاڵەماتوین زیانی گەیاندووە زیانەکانی شیەمەیە کە چارەسەری بکەین و چاکی بکەینەوە ئەوەی کە پێویستی بە چاکردنەوە بە تیمی فەنی بێ تیمەکان دێن چاکیەکەنەوە لە بەیانیەوە دەست بەکارە بن و ئەو بابەتە بە پەیوەندی بە لایەنە ئەمنیەکانەوەی بە دڵنیاییەوە تەواوی لایەنە ئەمنیە پسپۆڕەکان ڕاست پێراون لەوە ژەگەنە دەرەنجامی خۆی. بەینی ئەمڕۆ دووکەڵێکیش لە دەباشانەوە بینرا تەقەش لێوێ بیسترا هیچ زیانی هەبوو بۆ پێم وابێ هیچ زیانێکی جیانە بۆ خۆشبەختانە و ئەوەی کە هەبووە ئەو ڕووداوە کۆتایی هاتووە و ئەوانەی کە پێویست بۆ دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە و بە دڵنیاییەوە سزای خوان ئەمێ دڵنیاییەک بین بە خەڵکی سلێمانی و گەشتیارانی کە هەیە لێرە دۆخی سلێمانی سا چۆنە بازگەکان کراونەتەوە؟ من دڵنیاتانەکەم دۆخی سلێمانی ئارامە و سلێمانی هیچ گرفتێکی نەماوە و هیچ تەسعیداتێکی ئەمنی نییە. ئێمە ئەمڕۆ سەر لە بەیانی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و لەگەڵ تیمە ئەمنیەکان توانم بڵم تەواوی سلێمانیمان بەسەر کردوێتەوە بەناو بازاڕیشەوە دۆخێکی ئارام کەشێکی ئارام هەیە و گەشتیاران پێویست بە هیچ دڵڕاوچێ و نیگەرانیە ناکە و بە پێچەوانەوە ئەم جۆرە کارانەی کاکرێ سوودی باشی ئەبێ بۆ ئەمنیەتی شاری سلێمانی چکە کەسانێک کە لە یاسا دەرچوون پێویستە بخرێنەوە ناو چوارچێوەی یاسا. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە پارچەی درۆنە موشەکە تا ئێستا ئەمە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام ئەوە پارچەکانێتی کە لێرەیە کە کەوتووە بە ئەو ستارەی ئەم ماڵەدا کە زیانێکی ئەو تۆی نەبوو زیانی جانی نەبووە بەڵام لیژنەکان هاتوونەتە ئێرە بۆی کە خەمڵاندن بۆ زەرە و زیانەکانی ئێرە بکەن کاڵێن لە بەرەبەیاندا ئەم بابەتە ڕووی داوە کە ئەمە دەکەوێتە نزیک شەقامی شەزبەتی کە دەکەوێتە پشتی سوپەرمارکێتی ئاڵتوونی کۆنەوە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی جانی لەسەرم ڕووداوە نەبووە تەنها زیانی مادی هەبوو ئەویش کە دیایەتی بە ستارەی خانووەکە.